بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات باش من ئێستا لە هۆڵی سەرۆکاتی زانکۆی کۆیە زانکۆی کۆیە بە هاوبەشی لەگەڵ بەڕێبەراتی شەیدان و ئەنفال کراوانی کۆیە بۆ ڕێزگرتن لە یادی ئەنفال ئەمڕۆ لە ڕێگەی نمایشکردنی چەند بەڵگە فلیم و دیکۆمنتاری مێژووییەوە دەیانەوێت زامەکانی ئەنفال پیشانی خوێندکاران و هەروەها مامۆستایان و نەوەی تازە بدەن و ئەمڕۆ چەند با بڵێن بەڵگە فلیمێک و دیکۆمنتاریەکی مێژوویی نمایش دەکرێت لێرە با بڕیارە پاشکەمێکی کە دەست پێ بکات من دەمەوێت لەگەڵ خاتوو سیمین خانی قسە بکەم کە ئەو بە دوو بەڵگە فیلم بەشداری کردووەکە لە ڕێگەی ژیری دەستکردەوە ئەم بەڵگە فیلمانەی دروست کردووە سیمین خان سوپاس بۆ ئامادەبوونت بەڵگە فیلمەکانت ناویان چییە گزارش لە چی دەکەن؟ سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ شەیدانی ئەنفال و بنەماڵە بەڕێزەکانیان دادەنەوێنم چیرۆکی فیلمەکەی ئێمە کچێکە بە نێوی هەوار نێوی فیلمەکەمان هەوار و مەمکەوشکەکەیەتی یەکێک لەو چیرۆکە ناخەژێن و تراژیدیانەی ئەو دەمی ئەنفالە ئێمە هاتوین لە ڕێگەی ژیری دەستکردەوە بە بەکارهێنانی تووڵەکانی AI ئەم چیرۆکەمان فیلمێکمان لێ بەرهەم هێناوە پەیامی ئێمە لەو فیلمە ئەوەیە کە پەیامێکی مرۆڤایەتی بە خەڵکی گەلی کورد و با دەروی وڵات بگەێنین کە ئەو خەڵکە لەو سەردەمەیە بە چه ئازار و ترسێک تێپەڕ بوون کۆمەڵێک کەس کە لەو کاتەدا چیرۆکیان هەیە کابنە ماڵەکانیان لە دەست داوە کە هەموو ژیانیان لە چرکەساتێکا لە دەست داوە ئەوانەی کە ئێستاژ ماونەتەوە ئازارانیان تا ئێستا لەگەڵیان بەردەوامە بتوانین ڕێزێک لەو ئازارانەی ئەوان بکەینەوە یادێکی لێ بکەینەوە هەرچەندە ئەمە لاپەڕەیەکی مێژووی تاریکە بۆ ئێمە بەڵام ئێمە ویستومانە ئەم پەیامە بە خەڵکی کوردستان نیشاندەی نەسلی ئەمڕۆ بزانن کە گەلی ئێمە چەندێک خوێنداوە بە چه هەوراز و نشیوێک تێپەڕ بووە هەروەها AI خۆتان دەزانن لە کۆمەڵێک بابەتەکاندا سنووردارە بەڵام ئێمە هەوڵمان داوە ئەو پەیامە واقعیە ئەو هەستە واقعیە بە بینەر بگەێنین هەوار یەکێک لەو کچانەیە کە لە نێو بنەماڵەکەیدا تەنیا ئەو بەجێ دەمێنێ و دواتر لە ڕێگەی مەمکۆڵەکەیەوە کە ملوانکەی پێوەیە لەلایەن پوریەوە دەبیندرێت و دەدۆزرێتەوە باشە سیمین خان بەدەر لەوەی کە بەڕێزت ئەو فیلمە دروست کردووە ئەو بابەتانی دیکەوە بەرهەمانەی دیکە کە نمایش دەکرێن چی؟ ئەمە یەکەم فیلمی بەرهەمهێنانمانە وەکو تیمێک کە سەربەڕاگرایەتی تۆژینەوەکانی زانکۆی کۆیەن ئەم فیلمەمان بەرهەم هێناوە یەکەم فیلمی مێژوویمانە کە بەرهەمی دێنین فیلمی دیکەمان بەرهەم هێناوە کە لە بینی 115 وڵاتدا بەشدار بووین فیلمی سەر بە داعش و کچێکی ئیزەدی بووە بەڵام ئەمە یەکەم هەوڵمانە بۆ ئەنفالەکان و جینۆسایتەکان سیمی خان زۆر سپاسکە لەگەڵمان بووی سپاس دەکەم بەڵێ دیارە وا بڕیارە تۆزێکی تر لێرە چالاکیەکان دەست پێ بکەن و بەڵگە فیلمەکان جۆرا و جۆرن لەسەر هەمویان لەسەر کارەساتی ئەنفالن خۆتان دەزانن دەشتی کۆیەکێکە لەو ناوچانەی کە لە ساڵی هەشتاکاندا ڕوبەڕووی شاڵاوی ئەنفال بۆتەوە دەیان کەسی ئەم سنوورە تا ئێستاش گۆڕەکانیان وونە و کەسوکاریان هەڵوەدای سۆراغێکن بۆیە زانکۆی کۆیە بە هاوبەشی لەگەڵ بەڕێبەرایەتی شەهیدان وەکو یادێک بۆ ئەم تاوانە گەورەی دژ بە مرۆڤایەتی لێرە یادەکە دەکەنەوە و لە ڕێگەی ئەم فیلمانەوە دەیانەوێت با بڵێن گەنجان ئاشنای ئەم ڕوودا و کارەساتە تراژیدی و گەورانە بکەن کە بەسەر گەلی کورد هاتووە.